ئێوارەتان باش بینەرانی یازیزی پێشەنگ TV. خۆشحاڵم بۆ شەمەیەکی تر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV ئەمڕۆ 20 ئابی 2022. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان لە دووتەوەر پێکهاتوون. سەرەتا تاوتوێی دۆخی عێراق و ئەزمەی پێکنەهێنانی حکوومەت و جێگە و ڕێگەی ئەحزابی ناسیۆنالیزمی کورد لەم سیاسەتەدا دەکەین و لە تەوەری دووەمی بەرنامەکانماندا سەبارەت بە توند و تیژی بەرامبەر بە ژنان لە سای دەسەڵاتی کوردیدا لە ئێستا و لا 30 ساڵی ڕابردوودا دەکەین و ڕێگە چارەکانی بۆ کۆتایی هێنان بەم دیاردەیە دەکەین. ئێوەش دەتوانن بە سەرنج و تێبینی و پرسیارەکانتان بەشدار بن لە بەرنامەکانی ئەمڕۆماندا بکەم و بەرنامەکانی تر. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. مەڵی بینەرانی ئازیز، سەرۆک ئاماژەم پێدا کە سەبارەت بە دۆخی ئێستا عێراق و ئەزمەی پێکنەهێنانی حکوومەت و جێگە و ڕێگەی ئەحزابی ناسیۆنالیزمی کورد تەوەری یەکەمی بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت و ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە عەبدوڵڵا مەحموود. عەبدوڵڵا مەحموود، ئێوارەت باش و سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. سپاس بۆ ئێوە و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. نزیکی ساڵێک نزیک دەبین و لە ساڵێک کە هەڵبژاردن لە عێراقدا ئەنجام درراوە، بەڵام تا ئێستا نەتوانراوە حکوومەت پێک بێت و کاتێکیش تەماشای ئەم گفتوگۆ و لێدوانی ئەحزابەکان دەکەی، هەم لە سەدر، هەم لە مالیکی، هەم لە کوردەکان، هەم لەوانی کە پیانەوە ترێنوێنەرایەتی سوننە و شیعە و زۆرێک لە ئەحزابەکان هەز ناکەی بەوەی کە لە ئایندێکی نزیکدا بە ئەنجامێک بگەن و حکوومەت پێک بێت. پرسیارم زۆر لەمڕۆوە، بەڵام ئەمە بۆچوونی ئێوە ژوەرگرم لەمبارەوە کە بۆچی پێکهێنانی حکوومەت لە عێراقدا لە نێوان ئەم لایەنە سیاسانەدا هێندە سەختە؟ بەڵێ، سپاس بۆ ئێوە جارێکیکە. ڕاستیەکەی ئەوەیە کە تەبان پێشەوەی بڵێم کە زۆر جار وەسعەتی ئێستای عێراق یا ناڕێکی ئەو دۆخە دژوارەی کە هەیە زۆر کەسەی گێڕێتەوە بۆ مەسلەی پێکنهێنانی حکوومەت، یعنی ئەگەر وەگەوەی ئەگەر قەرار بێ ئەگەر حکوومەت پێک بێت گوایە گرفتەکانی عێراق حەل دەبێت. من خۆم لام وایە کە مەسلەی پێکهێنانی حکوومەت یان نەتوانینی پێکهێنانی حکوومەت لەلایەن باڵە جیاوازەکانی بۆرژوازی لە عێراقدا خۆی تەنها گۆشەیەکی زۆر زۆر چکۆڵەیە لە ئەزمەیەکی قوڵتر، خۆی کێشەیەکە لە کێشەیەکی زۆر زۆر فراوانتر، مەسلەیەکە لە مەسایلێکی زۆر زۆر گشتیتر. ئەنی مەسلەی پێکهێنانی حکوومەت ئەگەر حکوومەتیش پێک بێ و پەرلەمانێکی شەبێ هیچ ئاڵوگۆڕێکی بەرجەستە لە وەسعەتی سیاسی عێراقدا پێک نایەت و پێشتریش ئێمە حکوومەت هەبووە لە عێراقدا، پەرلەمان هەبووە لە عێراقدا، سازان هەبووە لە عێراقدا، لە نێو خۆیاندا بۆرژوازی عێراقی ڕێک کەوتون، بەڵام سەرباری ئەوەش گرفتە بناغیەکانی کۆمەلگەی عێراق وەکو خۆیان ماون. بۆیە مەسلەی پێکهێنانی حکوومەت یەکێک لە گرفتەکانە، نەکەم و گرفتەکان. پێم خۆش بەو پێشەکیەوە دەست پێ بکەم. تاوەندەی دەگەڕێتەوە بە گرفتە بناغیەکانەوەیە کە پێش هەموو شتێک لە هەلومەرجی ئێستادا کۆمەڵێک ئاڵوگۆڕ لەسەر ئاستی جیهانیدا پێکاتووە، لە ئۆکرانیا شەڕ ڕووی داوە، جێگە و ڕێگەی قوتبەکان و بەتابەتی قوتبی دنیای یەک قوتبی بە تەواوەتی کۆتایی پێهاتوە و دنیا بەرە و پێکردنی قوتبیکە دەچێ و ئارایشی تازە و هاوپەیمانەتی تازە هاتوونەتە ئاراوە. هەموو ئەوانە سەرجەم ئەحزاب و لایەنی سیاسی و وڵاتەکانی لە سەراسەری دنیادا ڕوبەڕووی مامەڵەکردن لەگەڵ دۆخێکی تازە لە ئاستی جیهانیدا کردوتەوە. لەو چوارچێوەیەدا بۆرژوازی عێراقی لە چاوەڕوانیدایە ئایا کاریگەری ئەم دۆخە جەنگ لە ئۆکرانیا، مەسەلەی قوتبەکان، ئارایش و هاوپەیمانەتی نوێ، هەموو ئەوانە بۆرژوازی عێراقی هیچ وەڵامێکی بۆی نییە. ئەمە یەکێکە لە گرفتەکان کە زۆر کاریگەری هەیە لەسەر مەسەلەی پێکهێنانی حکوومەتیش. گرفتێکی کەوەیە کە دەستێوەردانی دەرەکی کە لە دوای 2003 کە لە عێراق دەسەڵاتی سەدام ڕووخاوە، لەو کاتە بە دواوە دەستێوەردانی دەرەکی و شەڕی نیابەتی بە زۆرێکە ئەحزاب و لایەنەکانی کە بۆ ئەمانە دەیکەن بە بەرینایەکی یەکجار زۆر
لە ساحەی عێراقدا دەبیندرێ بە کوردستانیشەوە دیارە کەم دەستێوەردانە وای کردووە کە هەرچی ئیرادەی سیاسی هەیە لە حزابی سیاسی لەسەر ئاستی عێراق و کوردستاندا سندوێتەوە ناچاری کردوون ببن بە گوێگرێکی باشی ئەوان ئەنیەکە قەرار بێ حکوومەتێک یا شتێک لە عێراقدا پێک بێ پێش هەموو شتێک دەبێ تاران و ئەمریکا ڕێککەون نەبێت تورکیا و عێراق ڕێککەون ئەم دەستێوەردانەمە گرفتی چکەیەتی گرفتێکی کە خودی ئەو هێزانەی کە قەرارە حکوومەت پێک بێنن خۆیان مانعی بەردەم پێکێنانی حکوومەتن خۆیان مانعی بەردەم هەر پێکێنانێکیە پێکهاتەیەکی یاساین لە کۆمەلگای عێراقدا تۆ تەماشاکە لە ڕەوتی سەدرەوە بیگرەکە دەیبینین ڕەوتی سەدر ئەو هێز و میلیشیایی کە هەیەی لە میلیشیاکانی حکوومەت زیاترە ئەو میلیشیانەی کە جەماعەتی هاوئاهەنگی و جەماعەتی مقابل یا بەرامبەر سەدر ئەوانەی لە بەرامبەر سەدردا خۆیان پێناسە دەکەن جێی شێک کە ئەوانیانە لێ حکوومەت بەهێزترە حکوومەت هەمیشە لاوازی و لە کەناردایە توانایی بڕیاردانی ئەو حکوومەتە ناتوانێت لە ناوچەی سەوز تێپەڕێت ئەوەی کە خەریکە مقدراتی ئەو وڵاتە دیاری دەکات ئەو هێزانە نین بۆیە لەو چوارچێوەیەدا ئەگەر تەماشاکەی مەسلەی پێکێنانی حکوومەت شتێکی بچکۆلە دەمێنێتەوە وەتا ئەو کاتەش ئەو گرفتانە بەو معنایە لە چاوەڕوانمانەوە و نەبوونی ئاسیوێکی دیاریکرا و لەبەر ڕۆشنایی دۆخی تازەدا کە بورژوازی عێراق نیەتی تا ئەو کاتی دەستێوەردانی دەرەکی بەم شێوە فراوانیە کە لە ئاستی عێراقدا هەیە بەردەوامی هەبێت و ئەوان بڕیاردەر بن لە دۆخی سیاسی و تا ئەو کاتەکە ئەحزابی میلیشیایی هێزی خۆیان و قووەتی خۆیان و دەستگای هەواڵگری خۆیان و وابەستەبوونی وڵاتەکانی منتیقەوە بەهێزتر بێ پێکێنانی هەر حکوومەتێ لە عێراقدا مەسائلێکی لاوازە و دەبێتە مەسائلێک کە چەقی بڕیاردان نییە حکومت هەر دەبێتە معاشخۆری دەستی ئەو حیزبانە هەر دەبێتە گوێگری دەست ئەو لایەنە دەرەکیەکان هەر دەبێتە وەسیلەیەک بەرز ئەوانەوە بۆ کۆمەڵێک ئامانجیکەی حیزبی و میلیشیایی ڕێک بە پێچەوانەی هەموو حکوومەت و سیستەمێکی سیاسی کە لە دنیادا هەیە کە حکوومەتەکە و پەرلەمانەکەی هەمیشە لە حزاب گەورەترن ئەگەر زاهیریش بێ گەورەترن توانای بڕیاردانیان هەیە سربەخۆیان لە بڕیاردانە تاڕادەیەکی بەرجەستە پارێزراوە لە عێراقدا هیچ کامێک لەوانە نییە حکوومەت بۆیە پێک نایە چونکە ئەم هۆکارانەی لە پشتە هەموو هۆکارانەی لە پشتە سەرباری ئەوەی ئارایشی تازە دەهێنن بەڵام هیچ کامێک لەو ئارایشانە بە شوێنێک ناگا ئێستا وادێتە پێرچاو کە کێشمەکە لە مابینی دوو ڕوتی دیاریکرا و یا دوو باڵی دیاریکراوی بورژوازی عێراقیدایە کە یەکێکیان مەسلەی پێکێنانی حکوومەتە لە چوارچێوە یا بە پێناسەی ئەوەی کە پێ دەڵێن بە شوێنە و ڕێککەوتن و سازان یەکێکیشیانەوەیە کە دەڵێت پێکێنانی حکوومەتی نیشتیمانی کە دیارە ئەلگۆی یەکەمیان لە عێراقدا بە تەواوی شکستی هێناوە ئەو ئەلگۆیی کە باسی تەوافق و سازان و بە شوێنەی دەکرد و بەشی ئەمان بەجیا و بەشی ئەوان بەجیا و هی کورد بەجیا و هی سونە بەجیا و هی شیعە بەجیا ئەمە شکستی هێنا لە 2023 نەیتوانی هیچ کارێ بکە نەک لە ئاستی حکوومەتداری نەیتوانی کارێ بکە لە بەرامبەر بە ویستەکان و داخوازی وەڵامدانەوە بە داخوازی خەڵک نەیتوانی هیچ کا لە بەرامبەر بە خزمەت گوزاریەکان نەیتوانی هیچ کا لە بەرامبەر بە دەستێوەردانی دەرەکی نەیتوانی هیچ کا لە بەرامبەر سیاست و کاریگەری و لێکەوتەکانی سیاستی منتیقی شتەکان نەیتوانی کارێ بکە و بە تەجروبە شکستی خوارد بەس عێراق بەرەو خراپتر چوو ئەلگۆیەکی تازە لەسەر لاشەی ئەو شکستەیە بێتە دەرەوەی کشنێوی حکوومەتی زوربەیە کە ڕەوتی سەدرە بەڵام ئەمیش بەتەنها سەرباری ئەوەی کە تۆ وەک تۆژوتت ئەوە زیاتر لە ساڵێکە انتخابات کراوە دیارە لە ژێرگوشاری جەماوەریدا ناچار بە انتخابات کران و انتخابات کراوە بەڵام ساڵێکە هێستا بە شوێنێک نەگەشتون و تازە بە تازە ئاستی گرژیەکانیان زۆر زیاترە لە 2 مانگلەوە پێش تا لە تامان ڕۆژ بە ڕۆژە سەقی زیاتر دەبیوە بەجیا لەوانەشی هێشتا هیچ ئاسۆیەک بۆ پێکێنانی حکوومەت لە عێراقدا دیار نییە یعنی هێشتا دیار نییە ئایا 6 مانگی کە پێک دێ ساڵێکی کە پێک دێ یا ئایا ئەلگۆی کە و پێشنیاری کە دێتە پێشەوە وەک لەوەی کە باز دەکرێت وەگەوەی جارێک کاڵۆشانەوەی پەرلەمان جارێک کە دەستبردنەوە بۆ هەڵبژاردن هەموو ئەوانە کۆمەڵک مەسائلی کەن کە لە گرفتی پێکێنانی حکوومەتدا هەیە بەڵام خودی ئەوەی من پێم وایە خودی گێڕانەوەی وەسعیەتی عێراقیا ئەو هەلومەرجی کێسە عێراقیەتی بۆ ئەوەی کە مەسەلە پێکێنانی حکوومەتە من پێم وایە لێکدانەوەیەکە بۆ زۆرتر توش بەشەر سەرجێژەکە و بەشێک لە نووسەران و ئەدیبان و کەسایەتی سیاسی وشت وەختێک دەیانەوێت هەموو گرفتەکان لە مەسەلەی پێکێنانی حکوومەتدا بکەنەوە بۆ ئەوەیانە کە بەڕاستی کۆمەڵێک مەسائلیکەی
گرنگتر یا سەرەکیتر فەرامۆش بکەن و لە ئایندەیەکی نزیکیشدا ئەوە پێکهێنانی حکومەت لە عێراقدا هێشتا گرفتێکەوە ناتوانێت پێک بێ و بەجیالەوە گەر پێکیش بێ حکومەت ناتوانێت وەڵامی هیچ کارێک بداتەوە هەر حکومەتێکی لاواز دەبێ ئیلا ئەوە کە یەک گرفتی واقعی هەیە ئەگەر بورژوازی لە عێراقدا بتوانێت جواب بداتەوە ئەگەر لەو ڕێگەیەوە بتوانن بەش پێ بکەن ئەوەیە کە گرفتی بەردەمیان یعنی یەکێک لە گرفتە هەرە واقعیەکان کە لە بەردەم بورژوازی عێراقیدایە چ بەس تەیاری سەدری چ بە تەیاری و کە پێڵێن هاوەهەنگی بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەریە ئەمە مەسایلی بناغەیە بورژوازی لە عێراقدا بە دوایەوەیە چۆن بتوانێت ئەم بزوتنەوەیە خاو بکاتەوە پاشەکشەی پێ بکە دەستەمۆی بکە خواستەکانی لە ڕێگەی جۆریکەوە بەرەستەوە بگرێت و سازشی پێوە بکە هەتا خودی بەشێک لەو نمایشەی کە لە ڕۆژانی جومعە ئەو نمایشەی کە جەماعەتی ڕوتی سەدر دەیکا لە بەرامبەردا چوارچێوەی هاوەهەنگی دەیکا بەشێکی ئەو نمایشە هەوڵێکە بۆەوەی کە بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری لە عێراقدا دەستەمۆ بکەن و ئەو گرفتە کە هەمیشە یەخەیان دەگرێت کە هەمیشە داوایان لێ دەکا کە داوای هەلی کار دەکا داوای خزمەت گوزاری دەکا داوای کۆتایی هێنان بەرەستێوەردانی دەرەکی دەکا ئەمە گرفتی سەرەکیەکە یەخەگیری بورژوازیە لە عێراقدا و ئەمە گرفتە بناغەیەکەیەتی کە ئەمەشیان لە ئێستادا لانیکەم لە نزیک مەودادا ئەوە دیار نییە کە بورژوازی عێراقی بتوانێت بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری خامۆش کاتەوە بە دەلیلی ئەوەی کە توانای وەڵامدانەوە بە خواستەکانی خەڵکی نییە تۆ تەماشای کە لە 30 ساڵی ڕابردوودا کێشەی ئاوی بۆ چارەسەر نەبوو کێشەی کارەبای بۆ چارەسەر نەبووە کێشەی هەلیکاری بۆ گەنجان پێ چارەسەر نابێت کێشەی سەرەتاییترین خزمەت گوزاریەکانی بۆ چارەسەر نابێت هەموو ئەوانە دەستیان ناوەتە بینەقاقای بورژوازی عێراقیەوە وەلەو چوارچێوەیەش داوای کردووە کە ئەمان نەتوانن حکومەت پێک بێنن. بەڵێ ئەمێ بگەڕێمە بۆ سەر ئەو قسەی کە لە پێشەکیدا کرد و وتت کە ئەم دۆخێکە ئێستا عێراقی تێدایە پەیوەندی نییە بەوەی کە خۆ حکوومەت پێک بێت یان نەیە ئەمێ لەسەرەوە پرسیاری زیاتر بکەم و یان داوای ڕوونکردنەوەی زیاتر بکەم بەوەی کە بەچی دەلیلێک وهایە ئەگەر حکوومەت پێک بێت یان پێک نەبێت ئەم دۆخە ئاڵوگۆڕێکی ئەوتۆی بەسەر نایەت یاخود ئەم دۆخی خراپیەی کە لە ئێستای لە عێراقدا هەیە هەر لە نەبوونی ئەمنیەتەوە تا لاوازی خزمەت گوزاریەکان و تا ناڕازەیەکی زۆر کە لە نێوە خەڵکیدا هەیە بۆچی ئەگەر حکوومەتیش پێک بێت ئەمانە بەژنیە چارەسەر بیان پەیوەندیان بەیەکەوە نییە لەبەر ئەوەی کە دەسەڵاتی هەیە حکوومەت نییە ئەوەی کە دەسەڵاتی هەیە پەرلەمان نییە ئەوەی کە عێراق دەجوڵێنێ دادگاکانی نییە پێکاتە یاساییەکانی نین تا بەوەی ئەگەر حکوومەت پێکات مەسەلەکە حەل بێ حکوومەت پێک بێ ئەگەر حکوومەتێک نەتوانێت توانای بڕیاردانی نەبێ ئەگەر حکوومەتێک لە بەرامبەر کۆمەڵێک هێزی گەورەتر لە دەرەوەی حکوومەت کە گەورەتر من لە حکوومەت و حکوومەت وەکو وەسیلەیەک بتوانن بیجۆڵێنن هەر وەختیاک بیانەوە دەرگاکەی داخن و بتوان بیکەنەوە وەختێک هێزی چەکدارەوەی کە پێڵێن هێزی چەکدار لە دەرەوەی حکوومەت و ئەوی کە پێڵەن سواو دامەزراوەکان بەهێزتر بێ تا ئەو کاتانە معلومە ئەگەر حکوومەتی شوێک بێ ناتوانێت هیچ ڕۆڵێک ببینێ هەروەگەوەی کە لە پێشووتریشدا هەر بینیمانە حکوومەتیش بوو پەرلەمانیش بوو هەموو ئەمانە بەڵام ئەو توانایی کە سەرای سەلام ئەیتوانی لە عێراقدا بیبینێ حکومت نەیتوانی بیبینێ ئەو ڕۆڵی کە ئەو ئەیتوانی بیبینێ حکومت نەیتوانی بیبینێ تەنانەت لە ئاستی منتیقە و لە ڕەوابەتی نێودەوڵەتیشدا ئەوەی جەماعەتی ڕەوتی سەدر بۆ نمونە لە پەیوەندەکانی خۆیدا بەهێز بوو حکومت ئەوەندە هێزی نەبوو ئێستا چوارچێوەی هاوەهەنگی بە زۆرێکشکە ئەویش زۆرە هێشتا پەیوەندی ئەو لەگەڵ ئێران بەقوترە تا پەیوەندی حکوومەتەکەی لەگەڵ ئێران یعنی با زۆرێک لە زۆرەکان ناتوانم کە بڵێم هەموو ئەوانەی کە لە دەرەوەی حکوومەتن و خۆشیان مانعی پێکنانی حکوومەتن لە حکوومەت بەهێزترن بۆیە هەمیشە ئەمانە ڕۆڵی حکوومەت لە ڕێگەی زۆری هێزەوە لە ڕێگەی هێزێکی چەکدارەوە کە هەیەە لە ڕێگەی داهاتێکەوە کەرەستیان بەرسەرداگرتووە لە ڕێگەی دەستگای ئەمنی تایبەتی خۆیان کە هەیەە لە ڕێگەی دەستگا هەوڵگریەکانی کە خۆیان هەیەە هەموو ئەوانە لە حکوومەت بەهێزترن بۆیە ئەگەر حکوومەتی شوێک بێ هێشتا دەبێ حکوومەت گوێڕایاڵی ئەوان بێ نە ئەوەی کە ئەم حیزبولایەنانە گوێڕایاڵی حکوومەت بن ئەمە یەکێکە لە کێشە هەرە سەرەکیەکان لەو کۆمەڵگایەدا بەو معنایە دەڵێم کە ئەگەر حکوومەتیش پێک بێ ناتوانێ
ڕۆڵێک ببینێن تۆ تەماشای کە ئێستا ئەوەی کە خەریکە لە عێراقدا لە ساحەکەدا ئامادەی هەیە حکوومەتە یا ئەحزابە هێزی چەکداری میلیشیا یا سوپایە زۆری هێزە یا دادگایە تۆ وەختێک تەماشا هەمووانە دەکەی ڕێک پێچەوانەکەیەتی ئەوەی هێشتا حکم دەکات و بڕیار بەرەستە کۆمەڵێک هێزی میلیشیاین بە پشتیوانی دیاریکراوی هێزە ئیقلیمیەکان لە ناوچەکەدا خەریکن کە دەوریانەیە باقی هیچ شتێک بۆ حکومت نەماوەتە بتوانێت بکە حکومت زۆرتر چوارچێوەیەکی شکڵیە کە بۆرژوازی عراقی یا باڵەکانی بۆرژوازی عراقی دەیانەوێ ڕێی گشتی لە ئاستی دنیادا پێبشێوێنن ئەگەنا لە نێو واقعیەتی کۆمەلگەی عراقیدا بۆ هەموو کەسێکی وشار لە عراقدا معلومە کە حکوومەت هیچ جێگەیەکی نییە و هیچ ڕۆڵێکی نییە و ناتوانێت هیچ دەورێکی جددی ببینێ لە بەرامبەر هێز و ملهوڕی توانایی ئەحزابی میلیشیایی کە هەر لایەکیان خۆیان بەستێتەوە بە یەکێک لە وڵاتەکانی ناوچەکەوت ئەی سەبارەت بە ئەحزابە کوردیەکان مەسەلەن یەکێتی و پارتی و دەسەڵاتی کوردایەتی بۆچی کە دۆخی عێراق بەم شێوەیە کە هەیە ئێوە ئاماژەتان پێدا و لە بەرچاوان بۆچی هەمیشە ئایندەی خۆیان دەبەستنەوە بە گەڕانەوە بۆ بەغداد بۆچی هەمیشە ئەمە ئالتەرناتیڤیانەکە بە شێوەیەک بڕۆنەوە بۆ بەغاو ڕێککەونەوە لەگەڵ ئەحزابانەی کە لەوێ هەیە ئەو پەیوەندی بۆ هەیە پەیوەندی بە ناسنامەی پەیوەندی بە خودی ناسنامەی بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردەوە هەیە یعنی یەکێتی بێ یا پارتی یا گۆڕان بێ یا نەوەی نوێ یا هەر هێزێکی کە بێ بزوتنەوەی کوردایەتی وەکو بزوتنەوەیکی کۆمەڵایەتی دیاریکراو کە کۆمەڵێک ئەحزابی سیاسی نوێنەرایەتی ئەو بزوتنەوە کۆمەڵایەتی دەکەن ئیستراتیژێکیانەی ئیستراتیژەکەشیان ئەوەیە کە شریکبوونە لە دەسەڵاتی مەرکەزیدا لە یەکەمین ڕۆژەوە کە ئەم حیزبانە پێک هاتوون بۆ ئەمە بووە هیچ ڕۆژێک لە ڕۆژان تۆ لە یەکێتی یا لە پارتی یا لە هیچ کامێک لەو هێزانت نەبیستووە کە خەریکە ئیستراتیژی خۆی لەسەرەوە بینا کردبێ دوورنمای سیاسی خۆی لەسەرەوە بینا کردبێ کە خەریکە دەیەوێت لە کۆمەلگەی کوردستاندا کۆمەلگایەکی سربەخۆ بە پێناسە و تعریفێکی دیاریکراوە پێک بێنێ لە یەکەمین ڕۆژەوە سەدام حوسێن بوو بێ یا دوای سەدام حوسێن هەموو هەوڵیانەوە بووە کە بەشێک یا سووسێکی دەسەڵاتیان لە ئاستی عراقدا پێ ببڕێ بۆ ئەمەش دەکەن لەبەرەوەی ئەمە بە قازانجی خۆیان دەزانن هەر بەو معنایەشە بۆ نمونە فیدرالیزمی قەومیان تەبەنی کرد چوونە پشت فیدرالیزمی قەومی خۆ فیدرالیزمی قەومی هیچ شتێک نییە جگە لە ڕێککەوتنی سیاسی بۆرژوازی کورد لەگەڵ بۆرژوازی عراق بۆ مەسەلەی دەسەڵاتی سیاسی و بۆ مەسەلەی داهاتێک کە لەو کۆمەلگایەدا هەیە لەسەر ئەمە بوو بۆیە بەپێ ئەو ئیستراتیژەکە هەیەە شریک بوون لە دەسەڵاتی مەرکەزیدا لە یەکەمین ڕۆژی پێگرتنیانەوە تا ئێستا ئەو ئیستراتیژیە پێڕەوی لەو استراتیژیە دەکەن و پێیان وایە ئەم ڕێگەیە دەتوانێت قازانج بە بۆرژوازی کورد بگەێنێ بە هەر ئەندازە بۆرژوازی کورد لە خێروبێری عراقدا بەشدار بێ بە هەر ئەندازە شریک بن لەگەڵ بۆرژوازی لە عراقدا بە هەمان ئەندازە نوێنەرایەتی بۆرژوازی لە کوردستاندا زیاتر دەکەن ئەحزاب هەر بەو معنایە یەکێتی و پارتی هەر لە یەکەمین ڕۆژەوە ئومێدی خۆیان بە بەغداوە گرێداوە و هەوڵیانەوە بووە کە لەو بەشکاریەکە لە عراقدا هەیە بەتابەتی لە هەلومەرجی ئێستادا کەڵکی لێوەربگرن و ڕویان لەوێ بووە دەتوانم بە زۆرێکی کەش بڵێم ئەوان لە سەروی ئیرادەی خەڵکی کوردستانەوە بەبێ ئیرادە بڕیاری خەڵکی کوردستان بە دوای کۆمەڵێک بەرژەوەندی تایبەتی حیزبی خۆیانەوەن بە دوای کۆمەڵێک بەرژەوەندی دیاریکراوی بزوتنەوەکەی خۆیانەوەن هەموو بزوتنەوەیکی سیاسی و کۆمەڵایەتی و چینایەتی لە کۆمەلگادا بە دوای ئامانجی دیاریکراوی خۆیەتی یەکێتی و پارتیش وەکو دوو حیزبی بزوتنەوەیکی بۆرژوازی ناسیۆنالیستی کورد بە دوای بەرژەوەندی بۆرژوازی وڵاتەکەی خۆیانەوەن ئەمەشیان لە چوارچێوەی عراقدا بۆ پێیان وایە لە چوارچێوەی عراقدا تحقیق دەبێ و لە چوارچێوەی عراقدا دەتوانن کەڵکی لێوەربگرن بۆیە ئومێدیان هەمیشە بە بەغدا بوو تەنانەت ئەو وەختانش کە باسی ئابووری سربەخۆکرا لە کوردستاندا و بە حساب کوردستان ئابوووریەکەی شەرت نییە وابەستەی بەغدا بێ بەڵام لەو کاتەشدا هیچ وەختێک ئومێدی خۆیان لەوەی کە لە ئاستی عراقدا خۆیان بە عراق بەستنەوە ئومێدیان دەستلی هەڵ نەگرت یعنی هەمیشە ئومێد بە بەغدا هەمیشە شریک بوون لەگەڵ بەغدا هەمووشە بەشەبوون لە بەغدا هەمیشە بەشداربوون لە داهات و پسڕی بودجە لە بەغدا ئیستراتیژی ئەحزابی ناسیۆنالیستە لە کوردستاندا هەر بەو دەلیلە ئومێدیان و قیبلە نمای بورژوازی کورد بەغدایە
مەگەر حاڵەتێکی زۆر تایبەت بێتە پێشەوە ئەویش بەدەستیەوە بگرن بۆ ئامانجیکە وەگەوەی کە لەسەر بۆ نمونە لە کاتی خۆی لە سەردەمی ریفراندۆما بینیمە هاتن فرسەتێکیان هێنا ویسیان کەڵک لە ریفراندۆم وەربگرن لەلایەکەوە بۆەوەی خۆیان بەخواستی خەڵکی کوردستانە و هەڵبواسن لەلایەکیشکەشەوە ریفراندۆم بکەنە کارتێک بۆ سات و سەودا لەگەڵ بەغدا نەک ریفراندۆم بۆ سەربەخۆی و پێکێنانی وڵاتێکی سەربەخۆ کە کۆمەڵگەی کوردستان لە حاڵەتی سەرگەردانی دەربێنێ کە جارێکیکە پێناسەیەکی حقوقی بە کۆمەڵگەی کوردستان داتەوە کە کۆمەڵگەی کوردستان بگێڕێتەوە بۆ نێو کۆمەڵگەی نێودەوڵەتی وەخو جوغرافیایەکی پێناسەکراو لەسەر ئاستی دنیادا دانی پێدا بندرێ بۆ ئەمانە نەبوو هەلومەرجێکی تایبەت بوو لە چێشمکێشێکدا شەڕی داعش تەواو ببوو ئەمە داعش پێیا ببوو هەلومەرجێکی تازە هاتبوو پێشەوە ناسیۆنالیزمی کورد ویستی کەڵک لەو هەلومەرجە تازەیە وەربگرێت بۆ گوشارەکانی زیاتر بۆ سەر بەغدا نەک بۆ جیابوونەوە پێکێنانی دەوڵەتی سەربەخۆ یعنی تەنانەت ئەو کاتانەش ئەگەر ململانەکانیان لەگەڵ بەغدادا قوڵ بێتەوە یا کەیسێک بێتە پێشەوە کە ئاڵوگۆڕێک بە دوای خۆیدا بێنێ ناسیۆنالیزمی کورد دیسان بە ئومێدی ئەوەی کە لە خێروبێری بەغدا چەندە خوات و چەندەرە سەڵاتی دەبێت لەوێ کە دیارە بە ئەندازەیەوەی کە پێیان وایە چەندەرە سەڵاتیان هەبێت لە ئاسی عراقیدا چەندە بەشەدە سەڵاتیان هەبێ بە هەمان ئەندازەش لە بەشی داهات زیاتر دەبن لە بەشی بودجە زیاتر دەبن بۆیە بەو دەلیلانە بە هەموو ئەو دەلیلان دەیانەوێ هەمیشە قیبلەیان ڕووی لە بەغدایە و دەیانەوێت ڕووی لە بەغدا بێت دیارە لە هەلومەرجی ئێستادا من خۆم پێم وایە کە ئەوان پیان خۆش هێشتا حکومت پێکنەیە ئەو وەزعی کە لە عێراقا هەر هەبێ لانی کەم بۆی بربگرن بەو گوشارانەی کە پێشتر سەرباریەوەی یەکێتی و پارتی هەموو هەوڵیانەوە بووکە بۆ بەغدا بگەڕێنەوە بەڵام لەژێر ئەو گوشارانەی کە بەغدا کە دیێسەریان بەتابەتی لەسەر مەسەلەی نەوت و غاز و مەسەلەی دەواازە سنووریەکان و خاڵە گومەجیەکان و پرسی ئەمنی گوشارێککە هێنابووی هێشتا بە پێکنهێنانی حکومت و بە ئاڵۆزیە کە لە مابینی بۆرژوازی عراقیداهەیە ئەوان پێیان خۆشە وەسیەتە درێژە پێشێ بۆ ئەوی لانی کەمە و گوشارانت بخەوێندرێن یا تۆزێک تەخیتر و خاوتر بچنێ پێشەوە چونکە بۆرژوازی عراقی لەو چوارچێوەیەدا بۆرژوازی کورد شریک دەکات لە دەسەڵاتدا ئەگەر بیەوێ تەواو ملکەتی خواستەکانی دەسەڵاتی مەرکەزی بێ لە بەغدا بەبێ ئەوە بۆرژوازی لە عراقدا ئامادەنیەوە بە ئاسانی هەموو شتێک بە دەسەڵاتی ناسیۆنالیزمی کورددا ئەوەی کردووە ناسیۆنالیزمی کورد تا ئێستا ئەو دەسەڵاتی کە لە کوردستان بوویەتی لەباری سیاسیەوە لەباری ئابوویەوە لەباری ئەمنیەوە لەسەر مەسەلەی پەیوەندیێنەی دەوڵەتەکان و ئەوانە پەیوەندی بەوە وەک هێشتا بەغدایە بۆرژوازی لەسەر ئاسیا عراقدا توانایی نەبووە لەگەڵ هەر چوونە پێشەوەیەکی توانایی یار زۆرە ڕێککەوتنێک کە لە مابینی بورژوازی عراقیدا پێک بێەوە بورژوازی یەکدەست بێتەوە گوشارەکانی زیاتر دەبێت دیارە ئەو بەزیالەوەی کاوەش بڵم کە کوردستان هێشتا حەڵقەیەکی لاوازە هێشتا بەو هەموو حاڵەتەشەوە کە ئێستا من باسم کرد کە لە بەغدا هەیە یا بورژوازی عراقی دەرگیرەتی بەڵام هێشتا کوردستان هەڵقەیەکی لاوازە بورژوازی عراقی هەر وەختێک بیەوێ یا بە قازانجی بێ دەتوانێت بە ئاسانی ئەم هەلومەرجەیە ئێستا لە کوردستاندا هەیە بە زۆرێکیکە بیگۆڕێ یالانی کەم چوارچێوە و تواناییەکی بڕیاردان کە ڕەسەڵاتی ئەحزابی بۆرژوازی کوردی هەیەە سنووردار بکە و بیخاتە نێو چوارچێوەیەکەوە کە بە قازاندی خۆیان بشکێتەوە. کاتمان زۆر بەکارهێنا و منیش پرسیارم زۆر ماوە بەڵام پێم خۆشە پرسیاری یەکێک لە بینەران لە تۆی بکەم ئەگەرچی لێرەدا ڕوونکردنەوەی زۆر دراوە و کۆمەڵک پرسیار بە دوایەکە هاتەوە بەڵام ئەگەر من ئەمە کورت کەمەوە بۆ یەک ڕستە پرسیارەکە بکەم بە یەک ڕستە ئەویش هۆکاری ئەم دۆخە ئەوەیە کە خەڵکی دواکەوتووە خەڵکی هێشتا ئومێدیان بە ئەحزابی ئیسلامیەوە هەیە ئیسلامی سیاسیەوە هەیە خەڵکی هێشتا ئومێدیان لەسەر ئەحزابی سونەگەری و مەسەبی و شیعەگەرایی هەڵچنیوە ئەمەش کاریگەری لەسەرم دۆخەدانەوە سەرنجی ئێوە لەسەرم جۆرە تێڕوانی نەچیە بێگومان هێشتا هەژمونی بزوتنەوە بورژوازیەکان بەسەر کۆمەلگادا دیارە بەڵام ئەوەی کە پێمان وابێ ئەم هەژمونە لە 2023 تا ئێستا ماوەتەوە تەواو پێچەوانەیە ڕێک پێچەوانەی ئەوەیە ئەگەر لە 2023 لە کوردستان تەماشایکەی هەموو خەڵک ئومێدی هەبوو بە دەسەڵاتێکی خۆوڵاتی کوردی کە خەونەکانی تیای بێتە دی بەتابەتی کە یەکێتی و پارتی بە بانگەوازێکی گەورەوە هاتبوون کە کوردستان ڕزگار دەکەن و کوردستان ئاوادار دەکەنەوە ئەم جارە لە جێگەی خەڵەفەکان ئازاد و نەوزاد دەسەڵات دەکردنە دەست و خەڵکی وڵاتەکە خۆیانن بەڵام معلوم بوو زۆر زوو معلوم بوو کە بورژوازی کورد هەمان ئەو ڕۆڵە دەبینێت کە بورژوازی لە ئاسی عراقدا لە بەرامبەر خەڵک دابینیوێتی و هەمان ئامانج کە
کەڵەکەی سەرمایە و هەمان نوێنەرایەتی کە نوێنەرایەتی بورژوازی دەکرد لە عێراقدا بورژوازی کوردی شەمانە و کاری کرد وەتا هاتووە ئەمە ڕەویوەتەوە ئەمە نەکە ڕەویوەتەوە بە ئەندازەیە گەیشتووە کە خەڵک خەریکە سنووربەندی خۆی تا ڕادەیەکی یەکجار زۆر لەگەڵ ناسیۆنالیزمی کورد بە جۆرێک لە جۆرەکان کردووە تۆ تەماشای کە لە سەر ئاستی شەقام ئێمە خاوەنی چەندین خۆپیشاندان و بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەرین کا ئێستا بەوە گەیشتووە ئەگەر پێشتر خوازیاری ئەوە بوو داوای خزمەتگوزاری و ئاو و کارەبا و نانی دەکرد ئێستا لە پاڵ ئەوانەدا خوازیاری ڕاماڵی نییە و دەسەڵاتەیە یعنی ئەو کێشەیە تەواو گۆڕاوە وانە ئێسان ئەوەندە ناومێت بێ ناومێت نیم لەو بارێ بەڕاستی بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری هەنگاوی زۆر بەرەو پێشی بڕیوە ئەوە لە عێراقیشتا بە هەمان شێوە هەر بەو جۆرەیە هێشتا شیعەکانی عێراق سوننەکانی عێراق دیارە لە قەوز داوەک باسی جەرایانات و لایەنە سیاسیەکان دەکەم تەواو ئەو خۆشباوەڕی کە پێشتر خەڵک پیانە بوو ئێستاوە نەماوە تۆ لە کۆتایی انتخاباتە تەماشاکە بەپی دانپیانانی خۆیان نزیک بە 80 خەڵک ئەسڵەن بەشداری انتخاباتی نەکردووە ئەوە تا ئێستا هەموو هێزە هەرە بێ هێزەکانی عێراق کۆ دەبنەوە مزاهرە و نمایشی هێز دەکەن بە هەموو توانایانەوە ناتوانن 100,000 کەس کۆ بکەنەوە لە حاڵێکدا بزوتنەوەی ناڕزایەتی کە بۆ خواستەکانی هاتە مەیدان کە بۆ هەلی کار هاتە مەیدان بە ملیۆنان بوون تۆ تەماشای کە بەڵام ئێستا بۆ خۆپیشاندانەکانیان چوارچێوەی هەماهەنگی ناچارە حەشی شەعبی بەجلی مەدەنیە بێنتە سەر جادە و ڕەوتی سەدریش سەرایە سەلامەکەی هێزە چەکدارەکانی بەجلی مەدەنیەوە بێنێتە سەر شەقام بۆی قەرەباڵقێکی گەورە دروستکەن بەڵام بۆیان دروست ناکرێت بەڵام وەختێک بزوتنەوەی ناڕزایەتی دەبینی بە ملیۆنان لەسەر جادە بوو ئەو فەرقەکەیت یعنی ڕەوینەوەیەکی یەکجار زۆر ومێدی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە هەمە حزابی شیعە هەمە حزابی سوننە هەمە حزابی ناسیۆنالیستی کورد ڕەویوەتەوە بە ئەندازەیەک ڕێیوەتەوە کە خوازیاری وەلانیانیانن خۆی من لە باسی پێشوش داوتم یەکێک لە گرفتەکانی بەردەم بورژوازی لە عێراقی خودی ئەم بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەریەیە کە یەخەی گرتوون لە کوردستانی ژە بە هەمان شێوە یەکێک لە گرفتەکانی بەردەم بزوتنەوەی ناسیۆنالیستی کورد بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەریە لە کوردستان بۆ ناتوان هەڵبژاردن بکە بەپێی خودی میدیاکانی خودی یەکێتی و پارتی باسەوە دەکەن کە یەکێتی و پارتی لەسەرەوە ڕێککەوتون کە هەڵبژاردن دوا بخەن تا ئەو ڕادەیە بتوانن پاشەکشە بەو بزوتنەوە ناڕزایەتیت جەماوەرە بکەن تۆزێ خاو بێتەوە ئەو وەختە دەستبەرن بۆ هەڵبژاردن لەبەرەوەی نایانەوێت جاری چکە ئەو ئابڕوچونەی لە هەڵبژاردننی پێشودا تووشیان بوو دووبارە بێتەوە 180 خەڵک ناچێ بۆ هەڵبژاردن نەچوونی 180 خەڵک بۆ هەڵبژاردن یعنی بەجیالەوەی متمانە نەمانە بە یەکێتی و پارتی وەکو دوو دەسەڵاتی باڵادەست کە هەرچەک و هەموو شتێکیان بەدەستەوەیە هاوکات بڕوانەمانە تەنانەت بە خودی ئۆلگۆیش کە یەکێتی و پارتی بەرزتیانەوە کردو کە مەسەلەی پەرلەمان و هەڵبژاردنە خەڵک بە تەجروبە بۆی معلوم بووە کە هەڵبژاردن هیچ لە ژیانی ناگۆڕێ ئاڵوگۆڕی ئەندام پەرلەمانەکان جێگەورەگەیان باشتر ناکا ئازادیەکان بەرینتر ناکاتەوە مافەکان زۆرتر نابن بە پێچەوانەوە هەموو ئەو خولانە کرا وەسیەتەکە تا هاتووە خراپتر بووە لەگەڵ ئەوەی بەڵێنەکانی ئەوان زیاتر بووە وەستی ژیان و گوزەرانی خەڵک بەرەو خراپتر ڕۆشتووە بۆیە ئەوەی کە من لەگەڵەوەدا کاڵم حتمما هێشتا کاریگەریان بە دەرەجاتێکی دیاریکراوەیە بەڵام دە بەرابەری ئەوە خۆشباوەڕی ڕەویوەتەوە ئەو وەهمە کۆتایی پێهاتووە و خەڵک خەریکە ڕێگەی خۆی ئەدۆزێتەوە و باشترین نمونەشەوەیە کە ئەو بزوتنەوە ناڕزایەتی جەماوەریانەیە چ لە ئاستی عێراق چ لە ئاستی کوردستاندا کە هاتوۆتە دەرەوە بەدژی هەرە دەسەڵاتی سەدر و هەمە دەسەڵاتی هێمانجی و هەرو دەسەڵاتێکی یەکێتی و پارتی هەیەیانە هەتا لەوە زیاتر بە ئۆپۆزیسیۆنەکەشی تو ئێستا دەبینی کە خودی ئۆپۆزیسیۆنەکانیش قدرەتی ئەوەی کە جڵەوی بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری بکەن توانایان نییە ئەوە بزوتنەوەی گۆڕانە نمونەیەکی بەرجەستەیە چ لە ئینتیخاباتدا لە شەقامدا کۆتایی پێهاتوە بە زۆرێک ئەوە نەوەی نوێ دێ هەموو هەوڵێک دەدات تواناییەک دەکا بانگوازی خۆپیشاندان دەکا بەڵام وشیاری خەڵک ئەوەی تێپەڕاندووە کە بتوانن جارێکی کە فریوی هێزێکی کە لە بەرجێکی کەدا بە نێویچیکەوە بخۆن بۆیە لەو خۆپیشاندانەی کە بینیمان سەرباری دیارە سەرکوت و زۆر و ترسێکە دەسەڵاتی یەکێتی پارتی نیشانیاندا بەڵام خەڵک بەدەم بانگەوازەکەیەوە نەچوو تەنانەت بەشێک لەو هێزە سەرکوتەگەرشکە یەکێتی پارتی هێنانە سەرجاددا بەشێکی زۆری بۆ ترسانی بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری بوو نەک تەنها ئەو خۆپیشاندانەی کە نەوەی نوێوەڕی خست بوو. پرسیارم من زۆرمەوە بەڵام کاتی بەرنامەکانمان سنووردارە و بەرەو کۆتایی دەڕۆی ناچارم لێرەدا کۆتایی بە گفتوگۆیە بێن و هیوادارم دەرفەتی تر هەڵکەوێت کە ئێوە میوانداری ئێمە قوبوڵ بکەن و بتوانین بەردەوامی لەسەر ئەم بابەتانە.
زۆر سپاس بۆ تۆ و من هەمیشە ئامادەم و منیش پێم وایە کە پێویستە لەو بارەیەوە زیاتر قسە و باس بکەین. سپاس بۆ تۆ جارێکیکە. عەبدوڵڵا مەحموود سەری بڵاوکراوی بۆ پێشەوە زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاسیش بۆ بەشداری چالاکانەی بینەران بەداخەوە کە نەمانتوانی ئەو پرسیارانەی کە هاتووە هەمویان تاوتێ بکەین بەڵام بۆ بەرنامەکانی تر. ئازیزان وچانێک و دێنەوەلاتان سەبارەت بە توندوتیژی بەرامبەر بە ژنان لە ئێستا و لە سیزاڵی ڕابردوودا تەوەری بەرنمەیەکمان دەبێت لەگەڵ یەکێک لە هەڵسوراوانی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان و پیاوان وچانێک و دێنەوە لاتان. بەڵای بینەرانی ئازیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنمەکانمان و توندوتیژی بەرامبەر بە ژنان و ڕێگە چارەکان بۆ کۆتایهێنان بەم دیاردەیە تەوەری بەرنمەی ئەمڕۆمان دەبێت و لەگەڵ سەوسەن سەلیم هەڵسوڕای بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان و یەکێک لە دامەزێنەرانی گروپی ژنان و پیاوانی یەکسانی خواز میوانی بەرنامەی ئەمڕۆمانە. سەوسەن سەلیم ئێوارەت باش و سوپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارەی تۆش باش زۆر سپاس بۆم دەرفەتە. ئەمەوێ بپرسم کە زۆر جار دەبیستین ئەگەر بڵێم هەفتانە ڕەنگە زیادە ڕۆی نەبێت هەواڵی توندوتیژی بەرامبەر بە ژنان لە میدیاکانەوە تەنانەت لە میدیاکانی نزیک بە دەسەڵاتیشەوە لە ماوەی ئەم 30 ساڵێدا کە ئەحزابی کوردایەتی دەسەڵاتیان بەدەست بووە لە کوردستانی عێراقدا چی ئاڵوگۆڕێک بەسەر ئەم توندوتیژیەی بەرامبەر بە ژنان ئەنجام دراوە چی ئاڵوگۆڕێک ڕوویداوە؟ بڵێ تەمان ئەگەر باسی ئێستا بکەین ئاڵوگۆڕەکە بەرەو خراپتر ڕۆشتووە بەرەو باشتر نەڕۆشتووە و ئەسبابەکانیشی من وردە باسی یەکەم دیارە ئەم دەسەڵاتە هەر لە سەرەتای سەقامگیربوونی وانەیە ئەجەندایەکی نەبوو تایبەت بێ بە مافەکانی خەڵک یا ژنان جوابدانەوە بە نیازی خەڵک یعنی خەڵکێک زۆر ستەمی قەومی بەسەرەوە بوو بێزار بوو ئەمان بەرنامەکانەوە نەبوو کە بێن جواب بەمانە بنەوانێ بەڵکو هەر لە سەرەتاوە ئەمان زیاتر لە بەرژۆندی خۆیان حیزبیان بنەماڵەیان بڵێن وەکو حیزبێکی برجوازی چینەکەیان هاتوونەتە مەیدان و بۆیە زیاتر لەسەری ئەمە کاریان کردو نەک لەسەری ئەوەی کە بێن ژیان و پێداویستیەکانی خەڵکدا بینکەن ژیانی خەڵک خۆشکەن پاداشتیان بنەوانێ کە دوای ئەو هەموو زوڵم و ستەمەی کە لەم خەڵکە کرابوو و هەر لەو کاتەشەوانەیە یەکێک لەو وەرەقانەی بەدەستیان کارتانی کە هێرشتیان کردە سەر مەسەلەی ژنان بوو یعنی ژنان لە ئەجەندای ئەمانە بۆ لە ئەجەندای ئەحزابێکی سەرتاپا پیاوسالار کائینێکی دەرەجە دوو بوو ژنان لەژێر سایم دەسەڵاتەیە یعنی کوشتنی ناموسی بەڕێخرا پاڵ بە ژنان وەنا بگەڕێنە ماڵەوە فەرەسی کارکردن کەم بۆوانەیە و کوشتن بە ئاشکرا دەستی پێکرد لە شقام و جادەکانە ئەبینرا و دیاردەی خۆکوژی دەستی پێکرد و ئەمانە هەمووی بە درێژایی تەمەنی ئەم دەسەڵاتە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە یەخەو بەرۆکی ژنانی گرتووە و ژنان لەم نێوەدا ڕوبەڕووی توموتیژی دیاردەی پیاوسالاری کوشتن
ئەمانە بوونەتەوانێ ئەمە شتێک نییە بڵێن دوێنێ ڕوویاوە هەر لە سەرەتام دەسەڵاتەوە ئەمانە ڕوویاوە بەڵام ئێستاکە ئەمانە ئەبینی ئەم وەزعێتە لەسەر ژنان خراپتر بووە و هۆی خراپەکەشی ئەوەیە کە دەسەڵات خۆی کەوتۆتە قەیرانێکی ئابووری و سیاسیەوانە دەسەڵات ناتوانێت ئیدارە بکە ئیدارەی دەوڵەت بکە و جواب بە ئەم قەیرانە بداتەوانێ و قەیرانێکی سەراسەریە هەر کوردستانی هەموو عێراقیشە و لەم نێوەدا دەسەڵاتی بورجوازی کوردی هەمیشە هەوڵی یاوە ئەم کێشانە بپسپێرێتەوە بە خەڵک خۆی بەو ئەحزابە کۆنەپەرست و ئەو ئەحزابانەی کە زیاتر ئیسیفادە لەم جیاکاری و لەم هەڵاواردنە ئەبینن بۆیە ئەم قەیرانە وای کردووە ئەمان دەست بکشێنەوە لە جوابدانەوە و لە بەڕێوەبردن و لە جوابدانەوە بە ئیدارەدانی دەوڵەت ئیدادانی کۆمەلگا ئیدارەی خەڵک بۆیە ئەبینی لەم نێوەیە لەم شان خۆخاڵیکردنەوەی پارتی و یەکێتی و ئەحزابانەی کە لە دەسەڵاتان ئەبینی گروپی مافیایی زیای کردووە ئەبینی تووتیژی زیای کردووە ئەبینی کێشەی خەڵکەکان زیای کردووە و خەڵکەکان لە بەرامبەریەکە پیاوان هێرشیان بۆ سەر ژنان و فەزای کۆنەپەرستی و تایبەتی لە ڕێگەی ئەحزابی ئیسلامیەوانێ زۆر زیای کردووە لەسەر ژنان و ئەمە وای کردووە کە نەک هەر دەسەڵات ناتوانێت جاب بە کێشەی ژنان باتەوە بەڕکو حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانێ سێکە ئەوە تا ئێستا چەند زاهری وا ڕوویاوە یعنی پیاوانی دەسەڵاتدار و یا پیاوانی سەربەدەسەڵات ئەگەر هەر شتێ بەدڵیان نەبیعنی با بڵێن شتێک نەماوە ناوی یاسا بێ ناوی گەڕانەوە بێ بۆ یاسا و قانون و سزادان و مەسەلەن هەرکەس حەقی خۆی وەرگێ ئەم شتە نەماوە ئەمە شیرازەی ئەمە پچراوە یعنی شیرازەی کۆمەلگایەکی مەدەنی ئینسانی بە تەواوەتی کەوا هەرواش نەبووە لە ئەوڵی شەوانێ بەڵام لە ئێستاە بە تەواوەتی هەڵوەشاوەتەوانێ و مەسیری خەڵکەکان دراوەتە دەست ئەحزاب و گروپی کۆنەپەرست و دواکەوتو کە زیاتر کۆمەلگا بەرەودا بنەوە کێشەکان حەسڕکەن لە بینی خەڵکەکان خۆیانە تا ئەوەی کێشەکان بینی کێشەی خەڵک و دەسەڵات بێ و ئەمە وای کردووە کە لەم نێوەیە هەم بەڕێوەبەراتەکانیان بچنە ژێر پرسیارەوە هەم یعنی مەسەلەن ئەرەوەی کەی بینی لە ئەوەنە نییە کە ئەو حاڵەتی کە ڕوویە ئەوەی کە نەقیب محەممەد کەچوو بە دەنگی کەسێکەوە کەس ئافرەتێکەوانێ کوژرا و هاوکارەکانیشی هەموو برینار کران ئەوە ئەی سەلمێنێ کە ئەم دەسەڵاتە خۆی ئەتوانێت جواب بەنیاز و نیازەکانی خەڵک باتەوە وەنا بەڕێوەبەراتەکەشی بەڵکو هەمووی کەوتۆتە ژێر پرسیارەوانێ و لەم نێوەیە کۆنەپەرستان مافیاکان دەسەڵاتداران ئەو کە پیاوانێک کە سەر بە دەسەڵاتن ئەمانە هەرچۆنێکیان بیوێ مەڵهوری خۆیانەکەن کاری خۆیانەکەن کۆنتترۆلی مەکتەبەکانەکەن کۆنتترۆلی جامیعەکانەکەن کۆنتترۆلی دائیرەکانەکەن کۆنتترۆلی مزگەوتەکەن ڕۆژانە لە مینبەرەکانیانەوە فەزای کۆنەپەرستی و دواکەوتوی درێژە پێ ئەیەن و تەواو کاریگەریان لەسەر زەینەتی خەڵک و بۆچوونی خەڵک داناوە و ئەمە دەسەڵات خۆی هەندری ئەم حاڵەتەیە و ئێمە شاهیدی ئەوەی هەر لە ئەوڵەوانێ خۆی ئەمە بەڵام ئێستا بە دلیلی ئەم قەیرانە اقتصادی و سیاسیە ئەم مۆزە خراپتر بەسەر ژنانە کەوتۆتەوە بۆیە هەروەکو خۆت ئیشارەت پێە ڕۆژنی ئێمە لە ڕێگەی سوۆسیال میدیا و نەبستین ژنێک کوژرا ژنیا جا لە هەمووشی خراپتر دەور و نەخشی سوۆسیال میدیا هەر لە ئەساسەوە کەم دەسەڵاتە هاتووە تا ئەمڕۆکە کۆنەپەرسترین منبەری سوۆسیال میدیایە لە کوردستانە بە تایبەتیوانی لە پاڵ دەسەڵاتە کارەکەن یعنی کە حاڵەتێک ڕوئەیە کە کێشەیەک ڕوئەیە کە ژنێک ئەکوژرێ هەردوو نەڕێن بۆ کەیسەکەی ماریا ناچن یەکسەر بڵێن ژنێک کوژرا ئەمە مەوزوعێکە قابلی قوبڵ نییە ئەبێت دەسەڵات حساس بێ بە دەسەڵات شتێ بکە ئاوا ئینعیکاسی حاڵەکە ناکەنەوە یەکسەر ئەڕۆن بە دوای تەبریراتە ئەگەڕێن ئەچن براکەی ئێهێنن باوکی ئێهێنن کەسێک هێنن بزانەمە چی کردووە تا حەقی ئەویان هەیە کوشتیانە ئەچم تەبرید ئەهێنەوە
دەهێنەوە بۆ کوشتن تەبری دەهێنەوە بۆ تەشیرکردن بە ژنیان بە سوکاتی بە ژنان کە لە جادە ئەکرێ کە لە شوێنی کارە ئەکرێ بەڕاستی ئەوەی دەسەڵات دەدەن ئێوە زۆر ئاماژە بە ڕۆڵی دەسەڵات دەدەن بەڵام دەسەڵاتیش لەسەرم بابەتانە یەتە سەرخەت و بە گشتی قسەیەک دەکەن کە ئەڵێ بێت ژنان خۆیان بێنە مەیدان بۆی کە کۆتایی بەم دیاردەیە بێت و هەروەهاڵن ڕێکخراوەکانی ژنان ئەرکیانە کە لەسەر ئەمە کار بکەن و بازدەوە تەکلیف کۆمەڵە ڕێکخراوی زۆری ژنانەیە قسەی ئێوە لەسەر ئەمە چییە؟ ئایا هاتە مەیدانی ژنان ڕێکخراوەکانی ژنان چەندێک کۆتایی بەم دیاردەیە دێنێت؟ بەڵێ ئەمە چاواشەکارێکی گەورەی و دوورە لە ڕاستیوانێ بەڕاستی چونکە ئەگەر وا بێت ئەمە قسەیەکی تازە نیە قسەیە من چەند جار بیستمە خۆشم جواب بماوەتەوە زمانی نەوشیران ئەم قسەیە کراوە زمانی جەلاو تاڵەبانی ئەم قسەیە کراوە و ئێستاش هەر ئەکرێ و تاوانەکەێنەوە تەمان هەروایە دەسەڵاتێک کە خۆی سەر تاپا کۆنەپەرست بێ خۆی سەر تاپا یاسا و قانون و دەستورەکانی لەسەر بنەمای شەریعەت داڕشت بێ مەسەلەی فرەژنی ڕسمێت پێبا ڕێگە بە سەرقەبرانی ژنانی بێناونیشان ڕۆژانە زیابکە و زیابکە طبعا هەرێ بێ وابکە دێشتەکە باتەوە بەسەر خەڵکەکان خۆیان و بە تایبەتی ژنانە بێ بڵێ خەتای ژنان خۆیانن ئێمە لەگەڵ ئەمەیانین طبعا ئەم کارانیان زۆر کردو بۆ چاواشەکاری حتا نەک لەگەڵ خەڵکی وڵاتەکەی خۆیانە بەڵکو لەگەڵ ڕێی گشتی دەریشەوە هەمیشە ئەوە تەبریرانیان ناوتۆ کە ئێمە بەشێک نین ئێمەش دژی توموتیژین ئێمەش لەگەڵ توموتیژیانین ئێمەش دژی وەساینەتەوە حتا لە 8 مارس و یا لە مانگی 11 نێچیروان بارزانی بە ناوی هەفتەی وەستانەوە بە دژی توموتیژیە هاژوهوژەکات ڕێی عالەم بەلای خۆیان ڕاکێشەکە ئێمە دژین چونکە ئێستا عێراق و کوردستان لە مەلەفی عالمیە لە مەسەلەی توموتیژیا لە خراپترین وڵاتەکان لە قەڵم دراوە لە خراپترین وڵات لە قەڵم دراوە لە مەسەلەی توموتیژی بەژنا حتا کوردستان ئەتوانم بڵێم ئەفغانستان باشتر بۆ لە کوردستان ئێستا کوردستان لە پێش ئەفغانستانی شۆیە یعنی بەو دەرەجەی کە ژن ئەکوژێت تەشیر ئەکرێت تحقیق ئەکرێت حساب بۆ ژنان ناکرێن لەبەرەوە من بۆی درێژەی مەوزوعەکان خۆیان ئەم قسانیان دائیمە کردووە و هەمیشە تاوانەکان ناوەتەوە بەسەر خەڵکا خۆیان و هاتووشن جارێک قوبات تاڵەبانی بە بلووسێکەوە ئەڵێگە پیاوی لە ژنەکەت مەیە و ئەمیش هەفتەی دژی وەستانی دژی توموتیژیمان بۆ ڕائگەیەنێ لە کاتێکە هەموو سیناریۆکە خۆیان بەرپرسن لێ خۆیان دەستی کۆنەپەرستان خۆیان داری ئەو قافیان داناوە کە بچێ مەسەلەی ژنان بە مەسەلەیەکی شەریعەت و دینی حەلبکە خۆیان قانونی فرەژنیان هێناوە خۆیان ڕێگەیان ناوە ژن بکوژرێ لەژێر ناوی جۆرا و جۆرە خۆیان پرسینەوەیان نییە خۆیان سژنەکانیان بەتاڵە لەو پیاوانەیە کە ژن کوژن زیاتر ئەچن کەسانێک کە لەسەر بیر و ڕای ئینسانی و ئازادی ئەخەنە زیندانەوانە و لەم لاشەوە ئەگەر بە ئاوڕێک بینەوانێ ئایا ڕێکخراوەکانی ژنان هیچیان کردووە هیچیان نەکردو بەڵێ بۆیە پێم وتی هەر لە ئەوڵەمە چاواشەکاریە ئەمە زۆر دژی ڕاستی زۆر بە پێچەوانی ڕاستیەکانە چونکە هەر لە سەرەتای ڕاپەڕینەوە هەر لە شوراکان و ژنان لە مەیدان هەر لە شوراکانەوە ڕێکخراوی ژنانی شۆڕژگەر دروست بۆ کە من خۆم یەکێک بووم لە موسسینی بەدژی قانونی ئەحوالی شخصی وەستاوی نەتەوانێ بەدژی کوشتنی ناموسی وەستاوی نەتەوانێ لێشمان گیراوە تەشیریشمان پێکراوە یەخەی دەسەڵاتدارانیشمان گرتووە و دوای ئەوەش ڕێکخراوی سەربەخۆی ئافرەتان ئەوە نقطەیەکی پرشنگدارە لە بزوتنەوەی ژنان لە کوردستانە تا ساڵەکانی 2000 ئەم ڕێکخراوە بەردەوام لە دەستەویەخە بۆ لەگەڵ دەسەڵاتە بۆ جوابدانەوە بە مافەکانی ژنان بۆ وەستانەوە بە دژی توموتیژی یەخەی دەسەڵاتی گردووە کەمپینی کردووە خەڵکی هوشیار کردووەتەوانێ هەوڵی یاوە کە توموتیژی بوەستێ هەوڵی یاوە کە کوشتی ناموسی بوەستێ و دوای ئەوەش چەندین ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی دروست بوون هەر لە کەمپینەکان یەکیژی قانونی ئەحوالی شخصی عێراق و کوشتنی ناموسی و هەتا ئەگاتە ناوی من ناوی دایکمە کەمپینە هەمووی کەمپینە و کراوە و هەمووشی یەخەی دەسەڵاتی گرتووە کە جواب بەنیازی ژنان بنەوە توموتیژی ڕاگرن یاساکانتان توم و تۆڵکەنەوانەیە مەهێڵن ژن بگار هەمووی یعنی مەرەکەب نەبێ لەسەر وەرەقە شتدا ئەڕێژی وەڵا قانونێکی باشمانێ دژی توموتیژی ئەی بۆ کاری پێ ناکەیت
بۆ کاری پێناکەن ئەگەر هەتانە ئەنواعی تەشەکولی شکلیان دروست کردووە لە پەرلەمان و لە کۆمەڵێ لە ژنانە کە خەمخۆری ژنانن لە واقع هیچیان نەکردووە هیچ شتێکیان نەکردووە ئەستەن حتا ناتوانن ئیدانی دەسەڵاتکەن کە ڕێگەی یاوە قەبرسانی بێناونیشان هەبێ یعنی چی خەڵکی کوردستان بۆ وای لێ هاتووە پێی خۆش بێ پێی عادی بێ ژن بکوژرێ کچەکەی بکوژێت ژنەکەی بکوژێت بۆ وای لێ هاتووە ئەی بۆ وانە بوجاران ئەمانە هەمووی لەژێر سای ئەم دەسەڵاتەیە زنوکرانەوە و خەڵک بێ واقعەوەم ڕاستیە بزانێت ئەم دەسەڵاتە خۆی دەسەڵاتێکە تەرویت یعنی هانی کۆنەپەرستیاوە تەشجیعی کۆنەپەرستی کردووە ڕێگەی یاوە ئەم عەقلیەتە ببوژێتەوە و ئێستاش ئەوە تا لەسەر پاڵیا لە دەسەڵاتەکەیە ئەحزابی ئیسلامی کە ڕۆژانە بەڕاستی ژەهری کۆنەپەرستی دواکەوتوی ئەڕێژن لە منبەرەکانیانەوە لە سۆشیال باشترین سۆشیال میدیان هەیە کە خراپترین کاریگەریان هەیە لەسەر زین و عەقڵی ژنان و لاوان و گەنجان و بەچیتە جامیعەکان من بەراورد یەکەم کاتێک من لە زانکۆ بوو ئێستاش کەچمە زانکۆ بەڕاستی ئەوەنەی هەوڵەیەن مەسەلەی دین ئینعیکاسکەنەوە ئەوەنە احتیمام بە علم و معریفەت نایەن لە کاتێکە عێراق کۆمەلگایەکی مەدەنی بۆ کوردستان کۆمەلگەیەکی مەدەنی بووە ئێستا خەڵک بە دەرەجێک براوەتە دواوانەیە بێجگەلەوە سفرە خاڵیکردنەوەی خەڵک برسێتی نەبوونی بێئاوی بێکارەبای ئەمەش زەینێتی خەڵکی هێنێتە خوارەوانێ وای لێ ئەوەنە مەشغەڵەتی بەلای پێداویستەکانی ژیانەوە بێن مەسەلەی ژنی بیرە چێتەوانێ بەڕاستیم دەسەڵاتە زانیوەکی چۆن یاری بکە بە عەقڵی خەڵک چۆن یاری بە عەقڵی ژنان و پیاوان و چۆن کۆمەلگایەک دروستکە ئەوەنە خەریکی خۆی بێ دەرخورد خۆی کێشەکانی خۆی ئەوەنە بیر لەوە نەکاتەوە کە دەسەڵاتێکەیە طبعاً من باسی ئێستا ناکەم ئێستا ئەوزاع گۆڕاوە ئێستا ئەوزاع زۆر گۆڕاوە بەڵام لە ئەوڵەوە ئاوا خەڵکی متەوەهم کرد خەڵکی چاواشە کرد دەستمان ئێمە هاتوین دەسەڵاتمان کردەوە دەستکەوتێکی گەورێ و دانیشن داوای مافەکانی خۆتان مەکەن داواکاریتان نەبێ و هەل بڕەخسێ و ئەم دەستکەوتەمان لە بەڵام ئێستا ئەوە 30 ساڵ تێپەڕی ژیانی ئینسان ڕۆژ ئینسانەکان ڕۆژ بە ڕۆژ خراپترە بن کوشتنی ناموسی زیاکە توموتیژی لەسەر ژنان زیاکە ئەسڵەن تەشهیرکردن بە ژنان لە جادە لە دائیرەکانە لە کارەکانە لە سۆشیال میدیاوە زۆر بە ئاشکرا ئەبینێت بەڕاستی موقعی ژنانی بردوتە دواوە یعنی ژنانی بێتەسەڵات کردووە دەستە پارچەی کردووە و ئێستا ئەوزاع گۆڕاوە شتێکی ترە ئەمی ئەبێ بە نەوعێکی تر قسە بکەین بە نوعێکی تر قسە لەم ئەوە بەڵام ئیتر ئەگەر بێنەوە سەر ئەوەی ژنانی چیان نەکردو من بە دڵنیایەوە ئێڵێم ژان زۆر حتا نەک ئەو لە کوردستان لەناو کوردستان خۆی لە ناو عێراق خۆیان بەڵکو لە دەریشەوە هەموو ئەکتیڤیستانی کە ژیانیان لە دەرەوە کردووە هیچی نەوەستاوە هەمووی فعالیەتی کردووە اینجا فعالیەتەکەی لە سەطحی ئەم وڵاتانە بوو بێ کە ئینعیکاسی وەسعی ژنانی کورد کراوەتەوانەیە بە شێوەیەکی فراوان لە پەرلەمانە لەلایەن ئەندام پەرلەمانەکانەوە حتا لە ئیتحادی ئەوروپی لە یوئێنە کە یەک زەڕ احترام بۆ ژنانی لە کوردستانە کوشتنی ناموسی هەیە بێحورمەتی هەیە توموتیژی هەیە ئەمانە هەمووی ئینعیکاس کراوەتەوە لەلایەن هەڵسوڕاوانی بزوتنەوەی ژنانەوە کە لە ساڵی نەوەتەکانەوانێ خەرمانێک لە تەجروبە و کاری جدیان کردووە و ئێستاش هەر هەناسە درێژن و هەر کاری خوانەکەن و مەسە من خۆمیکێکم لەوانی کە شاهید دەمێمە دەورانێکی زۆر نوێنەراتی گروپی ژیانمانە کرد هەرچێکیانە هەر چۆنێک ئەجوڵانەوە لەش کەمپینێک ئەمە لێرە ئینعیکاسمانە کردەوە و پشتیوانیمان بۆ دروستەکردن و فشارمان دروستەکرد ئەچون یەخەی حکوومەتی هەرێمانە گر لێرە ئێستاش لە 8 مارسدا ئێمە کارەکەین لە مانگی نۆڤەمبەرە کارەکەین و مەوزوعەکەشمان فۆکەسەکەمان زیاتر ئەو وەستانێ بەجی ئەو ئەوزاعی کە ڕوبەڕووی ژنانە بێتەوە لە کوردستانە. بەڵێ کات کەم بەدەستەوە ماوە بۆیە ئەمێ پشمە سەر کۆدا پرسیارم ئەویش سەبارەت بە ڕێگە چارەی ئێوە وەکو گروپی ژنان و پیاوانی یەکسانی خواست بۆ ئەم دیاردەیە لانی کەم چییە کە ئیتر تونند و تیژی بەرامبەر بە ژنانە کۆتایی پێبێتیان لانی کەم بەم ڕێژە زۆرە نەبێتکەوەی ئێستا لە کوردستاندا هەیە چی ڕێگە چارێک پێشنیار دەکەن؟ هەڵبەت ڕێگە چارەکە ئەوەیە ئێستا ئەوزاع گۆڕاوە ئێستا وەزعی 15 ساڵ لەمە پێش نییە کە خەڵک متەوەهم بێ بە ئەحزابی قەومی کوردی و بترسێ هیچ نەکانەوە کا سەدام بگەڕێتەوەنەوە کە
وەکو لەوێنەی سەدام بگەڕێتەوانێ و تعاملی خراپ بە خەڵکی کوردستانگە. ئێستا خەڵک بۆی دەرکەوتۆ لە دوای 30 ساڵ و زۆر دەمێکە بۆی دەرکەوتۆ ئەم دەسەڵاتە هەدەفەکەی جوابدانەوە بەنیازی خەڵک نییە، پێداویستەکانی خەڵک نییە و ئەم دەسەڵاتە ناتوانێت جواب بەنیازی خەڵک باتەوانێ وە خۆی لە قەیرانێکی ئابووری و سیاسیایە و دەربەز نییە ئەو ئەتوانێ هەموو یاری و تەلاعوبێ بکە بەس بەمانەوەی خۆی سەروەت و سامان ئەبات مەعاش لە خەڵگە بڕێتەوە گوێ بە خەڵک نایەت گوێ بە مانەوەی دەسەڵاتی خۆی ئەیات و ئامادەشە هەموو نوع سازشێ بکە لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ عێراق هەموو ئەگەڵ ئەمریکا هەموو جۆرە سازش بکە لە پێناوی مانەوەی خۆی نەک لە پێناوی هێشتنەوەی کوردستان ئازاد و سەربەخۆ نەک لە پێناوی خەڵکی کوردستان کە سەربەرز و ئازاد و سەربەخۆ بن و هەموو پێدەویستیەکان هەبێ. ئێستا خەڵک لەم ڕاستیە تێگەیشتەوە و خەڵک معتەڕیزە خەڵک لە ئەترازەکانیش لەوەش دەرچووە هەر بڵێن نان کار ئازادی لەوە گەیشتوت ئەوەی کاڵێ بەم دەسەڵاتە بڕوە چونکە تەواو تێگەشتم دەسەڵاتە ناتوانێت جواب بەنیازی خەڵکی کوردستان باتەوە لێ بن دەسەڵاتە بڕوات و بۆ ئەوەی ژنانیش لەم نێوەیە یعنی ئێمە یەکێ لە ئەجەندای ئێمە لەسەر ڕێکخراوی گروپی ژنان و پیاوان یەکسان خواست ئەوەیە کە بزوتنەوەی ژنان بەشێکە لە بزوتنەوەی ناڕەزایەتی خەڵک و کرێکاران و ژنانیش خۆیان ئەبێ لە شوێنی کار لە هەر شوێنێکا کە هەن ئەبێ پەیوەست بن بەم ناڕەزایەتەوە بە مەتاڵیبی خۆیانەوە. ئێستا فرسەتێکی زۆر باش هاتۆتە پێشەوانێ مامۆستایان قوتابیان کرێکاران لە دائیرە و دەستگاکانە فەرمانبەران هەمووی ناڕازین بە هەموو شوێنەکانە بەوەی کە ئەم دەسەڵاتە جواب بەنیازی خەڵک نایەتەوە پێداویستەکان دابین ناکە مەعاش نایە و ژنانیش لەشکرێکی گەورەن و ئەم نەهامەتی و قوربەسەریە بە دەرەجە یەکەم بەسەر سەری ژنانەوەیە کە قەیرانی اقتصادی ڕوەیە ژن ڕەوانی ماڵەکرێتەوانێ کە فرسەتی کار نامێنێ ژن قوربانی یەکەمە دەرەکرێ کە ژنان ئیش و کاری ماڵ ئەکەن ئەسن لە باتی ڕێزی لێ بگرێ و حسابی بۆ بکرێ بە ئیش سێرکرێ بینێ بێکاریان بودرێتێ بە ئەکسەوە ئیهانە ئەکرێن و لە سۆشیال میدیاکان و لە جادە و لە دائیرەکانە تەشکیلکردن و ئیهانەکردن بە ژنان ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە بۆ ئەوەی ئەم وەزعێتە لەسەر خۆمان قبول نەکەین ئەرکی هەمومانە وەژنان بەگشتی کە پەیوەست بن بەم نەڕەزایەتی خەڵکەوانێ و هەر کەس لە هەر شوێنێک کە هەن لە زانکۆکانە کۆمەڵی خۆیان گروپی خۆیان ڕێکخراوی خۆیان دروستکەن وەک ژنان و بە مەتاڵیبەکانی خۆیان ببن بە بەشێک لەو ئێعتیرازە لە گەڕەکە چزانم لە دائیرەکانە لە کارگەکانە لە کارگەی ئەهلیە لە کارگە گەورەکانە دەبێ ژنان پەیوەست بنەوە بۆ ئێعتراز و ناڕێەوە بێن داوای پێداویستەکانی خۆیان بکەن طبعاً حتمما ئێمە ژنان وەک ژنان داواکاری جیاوازمان هەیە مەسەلەن ئەبێ کاری ماڵداری احترامی بگیرێ ئەبێ بیمە بەکاری دابین کرێ ئەبێ ئەو کەسانی کە کارەکەن لە دائیرەکانە شوێنی داینگا هەبێ بۆ مناڵەکانە ئەبێ مەعاشی ژنان و پیاوان ئەبێ یەکسان بێ نابێ ژن کەمتر وەربگرێ نابێ پلە نزمەکان یعنی خۆیمە بە واقعی سەلمێنراوە لە کوردستان و لە عێراق و کەمنین ئەو ژنانی دکتۆرە کەمنین ئەو ژنانی مهندسن کەمنین ئەو ژنانەی مامۆستان و لە مەجای جۆرا و جۆراکە حتا لە مەجای بزنێسە کارەکەن یعنی هیچ دەلایلێک نییە عقلی ژن کەمتر بێ لە عقلی پیاوە هیچ دەلایلێک نییە ئەوەی کە وای لە ژن کردو بێ دەسەڵات و گۆشەگیر بێ ئەو نظام و سیستەم و ئەو عقلێتە پیاوسالاریە کە کاریگەری خۆی داناوە لەسەر ژنان و ڕەوانی ماڵی کردو نەتوانێت ئەگەر ژنیش فرسەتی یەکسانی هەبێ وەکی پیاو دەست پێشڕێوەکان و پێشڕێوەکانی ژنان لە مەیدانی اقتصادی و سیاسی و کۆمەڵایەتە کەمتر نابێت لە پێشڕێوەکانی پیاوان بە واقعی وە ئەو کاتە جاتا ئەوەی ئێمە هەر ئێستا ئەمە بانگەوازی ئێمەیە ئەمە خیتابی ئێمەیە بۆ ژنان هەموو ژنانی کوردستان کە ئەبێت لە هەر شوێنێکی کارێت لە هەر ڕشتەیەکای دەبێت پێوەست بینەوە بە ناڕەزایەتی خەڵکو و جەبهەی خۆت ساز بێت و مەتاڵیبەکان ڕۆشن و دیار بێ بۆی ئەگەسبێنێ هەر فرسە ئەم دەسەڵاتە بێ بڕوە ئەم دەسەڵاتە بچکە ناتوانێت جواب بەنیازی خەڵک باتەوە بۆی سبێنێ ئەگە فرسەتێک ڕوویە ئێمە
بێبەش نەبین جەبهەی دواوە نەبین ئێمەش شان بەشان لەگەڵ ئەو ناڕزایەتیان موجود وجودمان هەبێت و بتوانین دەنگێکی بەرز بین و بتوانین ئەو شتانی کە جواب بە نیازمانیاتەوە بهێنی نەدی ئەمە ئەو خاڵەیە کە مەفروزە لە ئێستاوە ئێمە پێی لەسەردا بگرین و وەک بزوتنەوەی ژنان وەک ژنان وەک گروپەکان کاری لەسەر بکەین. سەوسان سەلیم هەڵسوڕای بزوتنەوە یەکسانی خوازی ژنان و یەکێک لە دامەزێنەرانی گروپی ژنان و پیاوانی یەکسانی خواست. زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ ئێوەش. ئازیزان خۆشەویستان هەر لێرەدا دێینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.